سەبارەت بە منداڵانی بێسەرپەرش لە عێراق بەڕێز حەیدەر قوڕیشی سەرۆکی دەستگای ئایندەی منداڵ لەگەڵمان دەبێت. بەڕێز حەیدەر سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. نزیکەی 1 ملیۆن منداڵی بێسەرپەرش لە عێراقدا هەیە. ئەم منداڵانە لە ژێر سەرپەرشتی کێدان، ینی کێ سەرپەرشتیانەکات؟ بەشی زۆریان لە ناوەندەکانی سەرپەرشتیکردنانین. ئەی چی ئەەکەن؟ نعم. بسم الله الرحمن الرحيم. بەناوی خۆی گەورە و میهرەبان سەبارەت بە منداڵانی بێسەرپەرشت کە جەنابەت ئاماژەت پێدا لە دەرەوەی ناوەندەکانی چاودێریدان بەدڵنیاییەوە ئەوان ژمارەیان زۆر لەوە زیاترە کە جەنابەت ئاماژەت پێدا و زۆر بەشیان کار دەکەن لە کاری قورس دەکەن لە کاری ناڕێکخراودا کار دەکەن بە شێوەیەک کە یاسای کار ڕێگەی تەنها بەو منداڵانە داوە کە تەمەنیان سەروی 13 ساڵیە یاخود 15 ساڵیە بەڵام لە کاری ڕێکخراودا. بەڵام ئێمە دەبینین منداڵانی خوار ئەو تەمەنەش ئێستا لە کاری ناڕێکخراو کار دەکەن. کەواتە بە پرسیارەتی حکوومەتی عێراق چییە بەرامبەر بە منداڵانی بێسەرپەرشت؟ بەدڵنیاییەوە بەرپرسیارەتی یەکەمی حکوومەت ئەوەیە کە چارەسەرێک بۆ ئەو کێشەیە دابنێت و بەرپرسیارەتی دووەمیش دەکەوێتە سەر خێزانەکان کە زۆرێک لە خێزانەکان منداڵەکانیان کار پێ دەکەن و بەرپرسیارەتی سێمیش بەرپرسیارەتی نێوان خێزان و کۆمەلگا و حکوومەتە. باشە منداڵ بۆی کە داهاتووی هەبێ پێویستی بە بناغەیەکی باشە. حکوومەت تا چەند گرنگی بەوە داوەکە بۆ منداڵانی بێسەرپەرشت بناغەیەکی باش بۆ داهاتویان دابنێ؟ باڵێ سیرکە بابەتی ئەو منداڵانە واتە پێویستە حکوومەت گرنگی پێ بدات. هەموو لە هەموو حکوومەتەکانیش لە وڵاتان گرنگی پێدەدەن، بەڵام ئاستی گرنگی پێدان لە وڵاتێکەوە بۆ وڵاتێکی دیکە لە حکوومەتێکەوە بۆ حکوومەتێکەوە جیاوازە. بەدڵنیاییەوە پێویستە هەوڵ بۆ ئەوە بدرێت و ئێمەش وەکو ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی هەوڵی خۆمان چڕ دەکەینەوە بۆ ئەوەی ئەو بابەتانە بە بەردەوامی بەگوێی لایەنە پەیوەنددارە ئیداریەکان و حکوومیەکاندا بچرپێنین. باشە بەڕێز حەیدەر، بەشێکی زۆر لە منداڵانی بێسەرپەرشت لە عێراقدا پەنایان بردووەتە بەر سوالکردن یاخود بەکارێ هێنرێن بۆ کاری سوالکردن و سوالیان پێکرێت. باشە بۆ منداڵان پەنایان بردووەتە بەرەم کارە کە زۆر نەگونجاو و نەشیاوە لەگەڵەوە؟ باڵێ سیرکە دیاردەی سوالکردن بە منداڵان و ژینگەی وڵاتەکە وای کردووە کە لەسەر شەقامەکان ئەو کارە بکەن و تەنانەت ئەم بێبەرپرسیارەتە وای کردووە کە تەنانەت مەترسی مادە هۆشبەرەکان و چەندین دیاردەی دیکە کە لە عێراق باون کاریگەری و هەڕەشە لە ژیان و داهاتووی ئەو منداڵانە بکەن و پێویستە لێرەدا بەڵێ زۆر باشە. بەڕێز حەیدەر، ئامارێکت لایە ڕێژی ئەو منداڵانەی کە لە خوێندن بێبەش بوون چەندە لە عێراقدا؟ لە ڕاستیدا ڕێژەیەک یاخۆ تۆم ئامارێکی دیاریکرا و لای من نییە، من هیچم لە بەردەست نییە، بەڵام ئەتوانم بڵێم کە ڕێژەیەکی یەکجار بەرچاوی زۆری منداڵان لە خێزانە عێراقیەکان یان لە خوێندندا بڕاون یان ئەوەتە
هەرگیز پەیوەندیان بە خوێندنەوە نەکردووە ئەوانش زیاتر خەڵکی ئەو ناوچانن کە گرنگی بە ناوچەکانیان نادرێت یاخۆت لە خزمەت گوزاری بێبەشن یاخۆت هەڵمەت لە هەڵمەتی هۆشیار کۆمەڵایەتیەوە باشە بەڕێز حەیدەر 22 خانەی بێسەرپەرشت لە عێراقدا هەیە نزیکی 1 ملیۆن منداڵی بێسەرپەرشت لە عێراقدا هەیە 22 خانە ئەتوانێت ئەو هەموو منداڵە لە عێراقا لە خۆ بگرێت بە دڵنیاییەوە ناتوانرێت ئەمە ژمارەیەکی زۆر کەمی سنتەر و ناوەندە کە بۆ ئەو منداڵانە تەرخان کراوە و هەموو کەسێک دەستی پێ ناگات و لە کاتێکدا پێویست بوو حکوومەتی عێراق و لایەنە پەیوەندیدارەکانی دیکەی ئیداری وڵات پێویست بوو بیر لەو بابەتە بکەنەوە کە سنتەری زیاتر بکرێنەوە. زۆر باشە هیچ بەڵێ باشە هیچ ئامارێک یاخود هیچ ینی ڕووداوێکی لەو شێوەیە هەیە بۆ منداڵان بەکاربهێنرێن بۆ کڕین و فرۆشتنی مادەی هۆشبەر لە عێراقا منداڵی بێسەرپەرشت من هیچ زانیاریەکی تەواوم لە بەردەست نییە بەڵام دڵنیام لەوەی کە ئەمە ئەگەرێکی کراوەیە کە لەوانەیە زۆر حاڵاتی شابوو بێت ڕوودا بێتن چ کڕین و فرۆشتن یاخۆت گواستنەوەی مادەی هۆشبەر یاخۆت بۆ زۆر شتیتکەی نایاسایی بەکارهێنرابن ئەو منداڵانە چونکە ئاستی پێشکەشکردنی خزمەت گوزاری بەو منداڵانە یاخۆت ئاوردانەوە لە دۆخی کۆمەڵایەتیان و بێخزمەتیان لە ئاستێکی زۆر نزمدایە. باشە دیاردێکی دیکە هەیە لە عێراقدا باس لێواکرێت بە چەکدارکردنی منداڵان ئەمە تا چەند لە عێراقدا زۆر بووە و حکومەت چۆن دەتوانێت ڕوبەڕووی ئەمە بێتەوە؟ بەڵێ وا دیارە کێشەیەکی تەکنیکیمانەیە ناتوانین بەردەوامی لەگەڵ میوانەکەمان سوپاس بۆ حەیدەر قوڕیشی سەرۆکی دەستگای ئایندەی منداڵان.